يعني شتي دروس كرت بس لكتابكش عم ڕێگای کەواتە ئێمە لە سەردەمێکەی سەردەمی تازە بەڵێنی ئەم زانست و یعنی ئەم منداڵە دروست نابێت بۆچی چونکە ئێمە تەسەوورمان وایە دەبێ بۆ نمونە یەکێک لە گرفتە هەر ئەساسیەکانی نظامی پەروەردەیە وانەی کە پێیانەڵێن بەسەرچووەکان ئەوەیە کە هەر بەڕاستی ژیان لە قوتابی ئەسەرنەوە یعنی تا ئەو کاتەی تۆ قوتابی تۆ ناتوانیت بژیت بە جۆرێک لە جۆرەکان پرۆسەی تا ئەو دۆخەی تۆ تا ئەو کاتی تۆ لە ناو پرۆسەی پەروەردایت تۆ لە دەرەوەی ژیانیت پرۆسەی پەروەردەی نوێ بە ئێمە ئەڵێ پەروەردەکردن تۆ نابا بۆ ناوژیان پرۆسەی پەروەردەکردن خودی ژیان خۆیەتی نابێ هیچ دەرفەتێکت لێ بسەنێتەوە بۆ ئەوەی بژیت هەر ئەوەی دەرفەتی بۆ ڕەخساندی بۆ ئەوەی بژیت قابلیەتیشت ئەیاتێ بۆ ئەوەی تۆ گوڵ بکەیت ئەم پرۆسە پەروەردەیە کە ئێستا حاکمە لە هەرێمی کوردستانە نەک لە هەرێمی کوردستانە لەم ناوچانەیە پرۆسەگەلن کە کێشیان لەگەڵ ژیانە هەیە تۆ ئەبێ نەژیت اینجا قوتابی بیت بەڵام لە ڕاستیە ئەم بیرکردنەوەی بێ گۆڕانکاری بەسەر بێ ئەبێ بەڕیشەی سیستم بگۆڕێ بە جۆرێکە پرۆسەی خوێندن خودی ژیانکردن نا لە هەرێمی کوردستان نە لە زۆرینەی لەو وڵاتانەی کە لەم چواردەورا هەیە هیچ کامیان ئاشتی نییە لە نێوان خوێندن و ژیان بەڵکو بە جۆرێک لە جۆرەکان هەر جۆرێک خوێندن محروم بوون لە ژیان و بەشێکی لە ڕێگەی منهەجەوە بەشێکی لە ڕێگەی کۆی سیستمەکەەوە کە نازانێ ئەوێت کە لەبە بەچ ئاقارێک کابرێ بۆ کوێی بەرێ بەخێر سەر چاو من مامۆستا ئاری جەلال لە ئامادەی ئەحمەد موختار جاف ئەمڕۆ لە ئامادەیەکەمان پرۆگرامێکمان هەیە بۆ قسەکردن دەربارەی پرسی پەروەردە پرسی پەروەردەیەکێکە لەو پرسانەی کە پێویستە ئێمە وای وا بە زەڕوو دەزانین کە لە ناو قوتابخانەکانەوە لە لای کەسە پسپۆڕەکان دەربارەی ئەم پرسە قسە بکرێت تاکو ئێستا لە بابەت پەروەردەوە قسە زۆر کراوە بەڵام ئێمەمانەوێ نقطە بخینە سەر حرف دەربارەی پەروەردە چییە پەروەردەی ئێستا کێشەکانی لە چیایە ئێمە ئەمانەیە پەروەردە چیمان بۆ بکا بۆ ژیان ئەمانەوێ بیر بکەینەوە دەربارەی پەروەردە هەر بۆ ئەمەبەستە ئەمڕۆ سیمینارێکمان لەو بابەتە ئامادە کردووە و هیوادارین بتوانین خزمەتێ بە بواری پەروەردە و بە سیستەمی پەروەردەی ئەم وڵاتی خۆمان بکەین بۆ نمونە لە هەشتاکانە پەیوەندی مامۆستا و قوتابی لە هەفتاکانی شاو بەرەو خواردتر ئەو شارەی زێوەر کە مامۆستاگیان تۆ لای من زۆر پیرۆزی تۆ لە دایک و باوکم زیاتر بۆ من دڵسۆزی ئەمە شعر نییە ئەمە فعلەن هەستی هەر تەلەبەیەک بوو بەرامبەر مامۆستا بەڵام ئەمە ستە لە کێوە دروست بوو ئەمە لە ڕێگەی پەروەردەکە خودی پەروەردەکەەوە دروست بوو لە ڕێگەی مامۆستاکە خۆیەوە کە لەوێ دەرس دەڵێتەوە لە ڕێگەی ئەو دڵسۆزیەی بۆ منداڵە هەیەی لەوێوە ئەم بەها بەرزەی وەرگرت کە لە باوک زیاتر دڵسۆزە بەس ئێستا مامۆستا لە باوەک وەکو بڵێ مشکلەیە دەیەوێت ڕاکە لی تەلەبە دەیەوێت تووزانم یانی شتانێگەیە کە ئەو پەیوەندیت بە تەواتی بە جۆرێ لە جۆرەکان داڕێژراوەتەوە بە شکڵێکی زۆر غەڵەت تەمەنەم پەیوەندیە ئەساسی ئەو پرۆسەی پەروەردەیە ئەمە وەکو جادەکە وایە کە تۆ منداڵەکەی لە ڕێگەوە دروست دەکەیت کاتێک کە تۆ نەتوانی ئەم منداڵە فعلەن وەک منداڵەکەی خۆت بۆی دڵسۆز بی کە بۆی دڵسۆز بوو ئەو کاتە دەزانی لە بەردەستایە تۆ دەبێت دروستی کەیت بەڵام تۆ وازانی هەر ئەوەیە کتێبێکگەیە بیڵیتەوە جارە دەرزوتنەوە نییە من دەرس دەڵێمەوە دەرزوتنەوە یانی چی یانی کۆمەڵێش دەیە پێی لەبەری دەکەم و دەیڵێت ئەمە نە علمی فێر دەکا نە بیرکردنەوەی فێر دەکا نە ئەخلاقی فێر دەکا هیچی فێر ناکە ئەمە هەر پێویست ناکات تۆ بیکەی ئێستا یەک دنیا وەسایل هەیە دەرسەکەشی بۆ دەڵێتەوە یعنی ئیشی مامۆستا دەرزوتنەوە نییە وتنەوەی شت ئێمە شعرمان لەبەر دەکرد شعرەکە تێشی نەدەگەیشتین بەڵام مامۆستاکە پێی دەوتینەوە ئێمەش دەمان بووتەوە یعنی یەکێکی تیش دەیڵێتەوە بە بێوەی بزانی چییە بە بێوەی لی تێبگەی ئێستا هەموو دەرسەکان بوون بە وتنەوە و دەبێ ئەم پرۆسەی وتنەوە ئەمەی کە وتنەوەیە بیگۆڕین چونکە ئەمە وای دەکا پەیوەندی مامۆستا و تەلەبە یعنی ئاوابێکە هەیە ئەوەی کە ئێستا هەیە بەرەمی ئەمەیە بەڵام کاتێک کە تۆ دەتەوێت فێری کەیت
ئەوەی ئیمامی عەلی ئەڵێ من علمني حرفا ملكني عقلا ماشە کە تۆ فێری دەکەی هەستێک لەناو ئەوە دروست دەبێ بۆ کۆمەڵگەی پێشکەوتوو لەناو ئامێزی پەروەردەیەکی دروستەوە لەلایەن